پروژه دوینی خودانکرنا چیلا بری 2 ساله بو جاره که کارت دهاتا کرن و نزیکی 15 ساده کارت دهاتا کرن و دیو داجنش که به هاتا راوستاندن پشتی نزیکی میلیارد کا پاری خلکی و کریکار مایل دف و برهنری اوی پروژه و کو حوالاتی و کریکار دبیجن پروژه و کو دیوار لسر بفریبو چونکی کسی پروژه دستا ده همی برزبون و نزانی کانه پاری خوشی که ورگرین لورادو خازی که حکومت دیفچون اوی پروژه بکتو پاری ما بهتا و گراندن حتی که دینار اگه ندویه که همه مفخو تقریبا 14 دفتر اما مو صورة كي وزيدت ترى الدفو بروجي اما بسيورش حكماتي كان بين اهليه وبسيورش اهلي كان بين حكماتي بورانا دويا وام دخوز جهت برپرست كان كو جورا سريو وشولا ببينو ام دخوز كان بورما بزفريتا تقريبا صالح وشهر هيفا بيتش هيفا 100 مليون الميل داف نظام حكمته ما شو مشروع داي نظام وشو ديفشون جنيننا ندانا ما بس ساكت برصيد دانا ما كم بزون كاف مشروع شو هات يدانا نش كيري هات يدانا كي دانا يا شو فارد عالم خارينا نظامي اندام کلش نشاروانی خدمت گزاریان لجوات پارێزگا هادووی کەش دەربارەی ئەوی پرۆژەی دەبێژە دوڕێ وان زانیاریت ماوەرگرتین ئەف پرۆژە هەنێ سەحبا پرۆژەیە گریش خودانێ پرۆژەی شوی مستەسمەرێک و ئەف پرۆژە هەنێ کە بێژین ئەف پرۆژە هەنێ بۆ خودانکردنا چێلایە ڕاستە پرۆژە تەخیر بوویەوە پرۆژە جێبەجێ نەبوویەوە گیلە و گازنەت خەڵکی هاوڵاتیان سەر بووینە بەشێکی پارێ هاوڵاتیان سەر خودانێ پرۆژەی و ئەو کەست کو سەرپەرشتیاوی پرۆژە هەنێت کرد پارێت خەڵکی ماینە لەدەف ئەو سەحبا پرۆژەی باوەڕم دی باش بیتن چونکە بیتن کەسێکی دیان مستەسمەرێکی دی بیتن وی پرۆژەی استمراری بدەتێەوە تەمام کردنج بە هەندێ ئەف پرۆژە هەنێ بکەویتە کاری خزمەتە پارێزگا هادوو گشتی دێتێکردن پروژه دوینی خودانکردنا چێلا دکەویتە سنوورێ ناحیە دیرەلوک گۆبکۆژمێ نێزیکی 24 ملیۆن دلار بۆ هاتینە تەرخانکردن پروژه پترژ 1000 چێلا بخوبە دەگیل کوشیانە بەرهەمینانە پترژ 35000 لترن شیری بۆ پترژ ساڵێکێ پروژه هاتیە ڕاوستاندن و خەڵکێ دوی پروژه دەکارکردن تو خازن و حکومەت دیفچوون ئاوی پروژه بکەت و پارێوان بێتە بەگەڕاندن یان تورەماریە نارتی ناحیە دیرەلوک